ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگۆکردن ئەبێ لەبارەی ئاراستەکانی گەشەی مرۆیی لە کۆمەڵگەی کوردستان و بە دیاریکراویش قسە لەسەر 30 ساڵی ڕابردووەکەین لە گەشەی مرۆیی لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا و دکتۆری خۆشەویست کاک دکتۆر فازیل جاف، نووسەر و شانۆکار، هاوکات ڕاهێنەری بواری زمانی جەستە و گەشەی مرۆیی. کاک دکتۆر بەخێر بیت و خۆشحاڵین. سپاس. 30 ساڵی ڕابردوو کرانەوەی هەرێمی کوردستان کۆمەڵگەیەک ئارەزووەکە لەگەڵ دنیای تازەیە مامەڵە بکات و کرانەوەی زیاتر بەخۆیەوە ببینێ. پرسی گەشەی مرۆیی یەکێکە لەو بابەتانەی لەم 30 ساڵەیە فۆکسی زۆری خرێتە سەر، بە تایبەتی لە 10 ساڵی ڕابردووە ژمارەیەک سەنتەر و ناوەندی ڕۆشنبیری و کۆمەڵێک پەیمانگا کار لەسەرەوەکەن کە پرسی گەشەی مرۆیی بکەن بە تەوەریەک بۆ کار لەسەرکردن. هەر بۆیە بەردەوامە بینین کە لەم بوارەیە کتێبی تازەیەتە چاپەکرێ، وەرگێڕان لەم بوارەیە زۆر بووە و وەرکشۆپ و سیمینار و کۆڕ و دیبیت و بەرنامەی تەلەڤیزیۆنی و بابەتی گەشەی مرۆیی لە هەرێمی کوردستان بۆ بەتەوەرێک خوێندنەوەی تۆ بۆ ئەم بەتەوەربوونەی لە هەرێمی کوردستان چییە؟ ینی ڕوانگەیەکی ئیجابیە لەوەی کە هەرێمی کوردستان ئەم ئارەزوو و تەشویقە گەورەی هەیە بۆ پرسی گەشەی مرۆیی؟ زۆر سپاس سەرەتا بۆ ئەم تەوەرە، بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگەوە بۆ بانگێشتکردنم بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە. بێگومان هەر لەوە لە بەشی کۆتایی پرسیارەکەتانەوە دەست پێەکەم، ئایا مرۆڤ گەشتبین بێ بەرامبەر بەم هەنگاوانەی کە نراون لە بواری گەشەی مرۆیی؟ بێگومان ینی هەر کەسێک لەم ساڵانەی دوایی سەرنجی دابێت بینێ لە کوردستان بواری گەشەی مرۆیی لە گەشەدایە، بواری با بڵێن ئیشکردن لەسەر کێشەکانی مرۆڤ لە ڕووی با بڵێن لە ڕووی پەرەسەندنی گەشەی مرۆییەوە پێشکەوتنێکی بەخۆوە دیوە، یا با بڵێن جم و جۆڵێکی باشی بەخۆوە دیوە بە بەراورد لەگەڵ 30 ساڵ بەر لە ئێستا، یا تەنانەت بە بەراورد لەگەڵ 20 ساڵ پێش ئێستەیە. ئەم گەشە سەندنە، ئەم پەرەسەندنە مایەی خۆشیە، مایەی با بڵێن ئەوەیە کە ئومێد بەخشە. ئەوەش لەو بوارانە بەدی ئەکرێ کە جەنابەت ئاماژەت پێکرد لە ناو دەستگاکان، لە ناو ڕێکخراوەکان، لە ناو سەنتەرەکان، لە ناو وەزارەتەکان هەندێک جار، بەڵام بەداخەوە لە ناو وەزارەتەکان تا ئێستا کەمتر ئەو گەشەیە بەدی ئەکرێ. ئەوەندەی لە ناو ڕێکخراوەکان زیاتر بەدی ئەکرێ، زیاتر لە ناو ڕێکخراوەکانی با بڵێن ئەوەی کە پێوتێ ڕێکخراوی مرۆیی یا ڕێکخراوی مەدەنی زیاتر بەدی ئەکرێ. لە ناو هەندێ وەزارەتیشا لە وەزارەت بە وەزارەت ئەگۆڕێ بێگومان. ئەوەندەی من بۆ نمونە لەم دواییە تێبینیم کردووە کە لە ناو وەزارەتی پەروەردە خەریکە زیاتر ئەو بوارە گەشە ئەسێنێ یان بایەخی پێدرێ. ئەوەش زۆر جێگای یا با بڵێن مای دڵخۆشیە، چکە پەروەردە خۆی لە خۆیە زۆر پشتە بەستێ بە گەشەی مرۆیی و بە پەروەردەی مرۆڤ، بە بینایی مرۆڤ، هەر لە منداڵیەوە هەر لە دایانگەوە هەتا ئەچێتە ناو زانکۆوە. لەم دوایە ئاگدارم لە وەزارەتی پەروەردەی ئێستا بایەخێک ئەدرێت بە بوارەکانی گەشەی مرۆیی، بە تایبەت لە ڕاهێنانی مامۆستا ئەوە بەدی ئەکرێت. ڕاهێنانی مامۆستایانی ئێستا خەریکە پەرە ئەسێنێ و خول و وەرکشۆپ و خولی ڕاهێنانیان بۆ ساز ئەکرێ و ڕاهێنەریان بۆ ساز ئەکرێ و ژمارەی زۆریان بە هیوایەوەی ببن بە ڕاهێنەر خۆیان ئیش بکەن لەگەڵ مامۆستاکان. ئەمانە هەموو جێگای دڵخۆشین و نیشانەی ئەوەن کە گەشەی مرۆیی لە ناو کۆمەڵگەی ئێمەدا ئێستا چی وەک زانست و چی وەک داهێنان، چی وەک بڵێن ئارەزوو لە برەودایە. ئەمە با بڵێن ئاماژەیەکی زۆر باشە، دەلالەتێکی زۆر باشە، بەڵام هێشتا کەمە.
یا هێشتا با بڵێن لە سەرەتاداین ئەگەر نەڵێن کەماڵێن هێشتا لە سەرەتاداین ئەم پەرەسەندن و ئەم پرۆسەیە بڕێک کەم کوڕی تێدایە بڕێک کێشەی هەیە بە هیوای ئەوەی ئیشیان لەسەر بکەین و هەر کەسە لەلایەکەوە با بڵێن هەوڵی خۆی بدا ئەو کەم کوڕیانە نەمێنن ڕۆژ بە ڕۆژ بەرەو چاکتر بڕۆین چونکە گەشەی مرۆیی بابەتێکە زۆر گرنگە بۆ پێشکەوتنی کۆمەڵگە بۆ پێشکەوتنی مرۆڤ بۆ بینای مرۆڤ بۆ بینای کۆمەڵگە ئەگەر کۆمەڵگەیە گەشەی مرۆیی لەگەڵان نەبێت یا تاکی ئەو کۆمەڵگەیە لە پرۆسەی گەشەی مرۆیی و هژری مرۆیی پەرەسەندنی مرۆیی تێنەگا بایەخی بوارەکانی دیکە نازانێت ینی با بڵێن بایەخی گەشەسەندنی بوارەکانی تر کە وەکو بڵێن بوارەکانی پیشەسازی سیاست خۆی بوارەکانی گەشەی کۆمەڵگە هەر شتێک کە ڕوئەدا ناو کۆمەڵگە تەنانەت تەلارسازی و میعمار و بینا و شەقام و ڕێگە و بان ئەگەر بینای عەقڵی گەشەی مرۆیی لەگەڵان نەبێت ئەو مرۆڤە بینای ئەوەی نەبێت کە تێبگا لەو شتانی کە تایەژێ لەو ژینگەی تایەژێ لەو سەردەمەی کە تایەژێ ناتوانێت لە بایەخ و نرخی ئەو دەستکەوتانەش بزانێ کە بۆی هاتنەتە ئاراوە ناتوانێت لە بایەخ و نرخی ئەو ژینگەیە بزانێ کە بۆی ساز کردووە کە بتوانێت نرخی بزانێ کە بتوانێت ڕێزی لێەوە بگرێت دەستی پێوە بگرێ پەرەی پێوە بدا بیپارێزیە ئینتیمای بۆی هەبێ و خۆشی بێت دەستخۆشکار دکتۆر فازڵ ئەگەر لە دەستپێکی ئەم بابەتەیە ئەم چەمکە لە هەرێمی کوردستان گەشەی کردووە جۆرێک حەز و ئارەزوو پاڵنەری ئەم بابەتە بووە بەڵام ئەو لەو 10 ساڵی ڕابردووە هەستی پێەکەین قۆناغ بە قۆناغ بەرەو چەمکێکی زانستی بوو نەڕوە بۆ نمونە زیاترە بینین کە کتێب لەم بارەوە یەتە دەرەوە و لە ڕۆزدانستی و عەقلێکەوە پشتیوانێن بابەتاکەوە هێنانەوەی نمونەگەلی ڕۆژئاوایی بە تایبەتی ئەو ڕاهێنەرانی کە لە ئەمریکا و لە ئەوروپا و حتا لە دنیا ڕۆژهەڵاتیش قسەیان هەیە لەبارەی گەشەی مرۆیی چۆنەتی بەهێزکردنی چۆنەتی ڕێکخستنی چۆنەتی پەروەردەیەکی باشتر لە هەرێمی کوردستان هەست بە جوڵێکی واکرێ خەنۆ جەنابەت بۆم بابەتە چیەکە چەمکەکە لە بابەتێکی ئارەزوو حەزکردنەوە بەرەو چەمکێکی زانستی و ڕێکخراوترە ڕات ئەو لایەنانەی کە جەنابەت ئاماژەت پێکردن بێگومان ئەوانە هەموو شتی بەرچاوین شتێکی بەرچاوێکە کتێبی زۆرمانەیە لە ئێستادا دەربارەی مەیدانەکان و بوارەکانی گەشەی مرۆیی کە چاپکراون ئەوەی کە ئاماژەت پێکرد لە ڕووی ڕاهێنانەوە دیارە ئێستا ژمارەیەکی زۆرمان هەن یا با بڵێن ژمارەیەکی بەرچاویمان هەن کە ڕاهێنەر و کار لەسەر ڕاهێنانەکەن ژمارەیەکی باشمان هەیە لە ڕێکخراوی بڵێن مەدەنی کە ئیش لەسەر گەشەی مرۆیی یەکەم ئیش لەسەر ڕاهێنان ئەکەن ئەوەی کە جەنابەت ئەڵێ بە زانستیکردن من ڕەنگە بڵێن لە بواری گەشەی مرۆیی دەسەواژەیەکی جیاوازی بۆ بەکاربێنم یا بڵێم دەسەواژەیەکی تری بۆ بەکاربێنم کە نزیکە لەوەی جەنابتەوە بەڵام ڕەنگە لە بواری گەشەی مرۆیی تۆزێ ورتر بێ ئەویش ئەوەیە بە پیشەمەندکردنی یا بە پرۆفشنێلکردنی بوارەکانی و لێهاتووەکان و کارامەییەکانی ناو گەشەی مرۆیی ئێمە لەو بوارەیە تا ئێستا ئەتوانین بڵێن هێشتا قۆناغێکی گەورەترمان ماوە بچینە ناو ئەو بوارە یعنی با بڵێن بە قۆناغێکی دیکە و ئیشکردنێکی زۆرترمان ئەوێ بۆ ئەوەی لەو بوارەیە ئەو کەسانی کە پسپۆرن و کاری تێداکەن کەسانێکی پیشەمەند بن ئێستا لەنا ئەو بوارەیە بە کورتەکەی بڵێم ئارزومەند زیاتر هەنگاوە نێو ئەسپی خۆی تاو ئەدا ئەمە خراپ نییە ناڵێن خراپە بەڵام لەوەش باشتر ئەوەیە ئەو کەسانە خۆیان ببن بە پسپۆر لەو بوارە نەک پسپۆڕێتێکی دیکەی هەبێ لەو بوارەیە ئەسپی خۆی تاو بدا مرۆڤ ئەکرێت دوو پسپۆڕێتی هەبێ هەرچەندە من بەش بە حاڵی خۆم دوو پسپۆڕەتیم هەیە پسپۆڕەتی یەکەم شانۆیە کە هەم کەسە زانێ من شانۆ کارم بەر لە هەموو شتێک بەڵام لە ناو شانۆیە کە دکتۆرانامەکەم لەسەر جەستە لەسەر ئاماژە لەسەر جوڵە نووسی
چوومە ناو بواری زمانی جەستەوە کە بوارێکی گرنگ و سەرەکی گەشەی مرۆییە. ئەمجا ئەوەی کە بۆ نمونە جەنابەت ئاماژەت پێ کرد بێنە سەر باری کتێب. ئێمە زۆر باشە کە کتێبی ئێستا کتێبی بڵاوکراوەمان دەربارەی بوارەکانی گەشەی مرۆیی لە پەرەسەندنایە و لە هەڵچوونایە. بەڵام جێگای داخیشە ئەبێ ئەوەش بزانین کە بەشێکی زۆری ئەو کتێبانە کە زۆربەی زۆری وەرگێڕاون، وەرگێڕراوەکان بەشێکی زۆری لە زمانی عەرەبیەوە کراونەتە کوردی یان لە زمانی فارسیەوە، لە زمانی یەکەمەوە نەکراونەتە فارسی. ئەمە کێشەیەک دروست دەکات. ئەمە با بڵێن شتێکی باش نییە. هیوادارم لە ئایندەیە بتوانین زۆربەی کتێبەکانمان ئەگەر هەمووی نەبێ لە زمانی یەکەمەوە ڕاستەوخۆ بکرێنە کوردی. کێشەی دووەم لە وەرگێڕانی ئەو کتێبانە ئەوانن ئەوەیە کە ئەو کەسانێک کە وەرگێڕانی وەرگێڕانیان بۆ ئەکەن ئەو کەسانە پسپۆڕین لەو بابەتە. وەرگێڕ ئەگەر خۆی لە بابەتێک لە بابەتەکانی گەشەی مرۆیی پسپۆڕ نەبێت ئەکەوێتە هەڵەوە. تەنانەت ئەگە پسپۆڕ بێ لە زمانی دووەمیشەتە وەرگێڕان بکە هێشتا باشترە ئیکات، چکە ئەو کات ئەزانێت ئەو ڕستەیە چۆن نەبێت، ئەو چۆن مەبەستەگەێنێ، مەبەست لە وەرگێڕانەکە یا داڕشتنەوەی ئەو ڕستەیە ئەبێ چۆن دەستنیشان بکرێت. ئەمە بۆ نمونە لە کتێبە گەلێک گرنگە. ئێمە ڕاستەوە کوتم کتێبی گەشەی مرۆیمان لە ئێستادا لە هەڵچووندایە و زۆریشە باشە. بەڵام کێشەیەکی هەیە، ئەویش ئەو تەرجەمانە ئەبێ لە ئایندەیە خەڵکانێک هاان بدەین کە تەرجەمەیان بکەن، کە وەرگێڕان بکەن، یەکەم پسپۆڕ بن، دۆم لە زمانی یەکەمەوە وەرگێڕان بکەن. ئەمجا با بینە سەر خودی ڕاهێنەرەکان خۆیان کە داوایان لێ بکەین کە ئاچین بە ڕاهێنەرەکە لە بژێرین یا هاان دەدرێن بۆ ئەوەی بڕۆین لە خولێکی ڕاهێنان بەشداری بکەین یان لە وەرکشۆپێکا بەشداری بکەین، سیڤی ئەو ڕاهێنەرە بخوێنینەوە، بزانین خۆی پسپۆڕە لەو بابەتە، پسپۆڕەتەکەی لەکوێ بەدەستێناوە. بۆ نمونە ڕاهێنەرەیە ئێستا ڕاهێنان بە خەڵکەکە لە بواری زمانی جەستە، بەڵام بۆ خۆی خولێکی کورتی بینیوە، وەرکشۆپێکی کورتی بینیوە، دێت ئەبێت بە ڕاهێنەر ئەژنووسێ ڕاهێنەری پسپۆڕ لەو بوارەیە. بۆیە ئێمە ئەبێ بەرەو پیشەمەندێتی بڕۆین، ئەم شتانە چارەسەر بکەین. لە ئێستادا ئەگەر قوبوڵمان بێ، بەڵام لە ئایندەیەکی نزیکە ئەو شتانە زۆر قوبوڵ نەکەین و هەوڵ بدەین بەرەو پیشەمەندێتی بڕۆین. ئەمجا بوارەکانی زمانی بڵێن بوارەکانی گەشەی مرۆیی چی وەکو زمانی جەستە بێ، چی وەکو ئەندازیاری خود بێ، چی وەکو استراتیجیەکانی گەشتبینی و متمانە بەخۆبوون و با بڵێن ئەرێنی بێ لە ژیانە، هەموو ئەمانە بکرێ بە پسپۆڕێتیەک لە زانکۆکان بەشیان بۆ دابنرێت، بەشی گەشەی مرۆییان بۆ دابنرێت، وا بێ خەڵک پسپۆڕێتی تیاوەرگرێت. ئەو بەشانە خەڵک ئامادە بکەن بۆی ببن بە پیشەمەند، ببن بە پسپۆڕ، ئەوان بچنە ناو بوارەکەوە. ئەو کات ئێمە ئەتوانین لەم بوارەدا باش هەنگاو بدەین یا هەنگاوی باش بنێن. ئێمە وەکو کۆمەڵگەی کوردستانی زۆر پێویستیمان بەم بوارەیە، لەوە زیاتر پێویستیمانەیە ئەم بوارە بەرەو پیشەمەندێتی، بەرەو با بڵێن پسپۆڕێتی بەرین، ئەوەی کە جەناب بەرەو ئاسێکی زانستی بەرین، بەو معنایەی ئاسە زانستیەکە بکرێ بە ئاسێکی ئەکادیمی، وەنیە لە ناو زانکۆکان لە ناو پەیمەنگاکان بخوێنرێ و شتێک نەبێ با بڵێن خەڵک خۆڕچکانە یا خواساییانە بێنە ناوی و لە میانەی ئەزمونێکی دوور درێژەوە هەندێشتی لێوە فێر بن. کاک دکتۆر فازڵ، ئەوەی کە من لە گەشەی مرۆیی لە هەرێمی کوردستانی بینم، بە تایبەتی ئەوەی کە بەڕێزت باس کرد بەشێ لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، کۆمەڵێک سەنتەر و پەیمانگا ڕاهێنان لەم بوارەیە دەستپێشخەریان کردووە، ژمارەیەک لە کۆڕ و سیمینار و پەنێڵ و چاپکراوێنەیە. ئارزومەندێتی خەڵک بە تایبەتی لای گەنجەکان و ئارزومەندێتێکی زۆر باشە، ینی
بە تایبەتی لە شار و شارۆچکەکان کاتێ لەگەڵ گەنجەکان ئەبینی بۆ نمونە سنتەرێکی ڕاهێنان خولێک پێشکەشەکە ژمارێکی باش لە کوڕان و کوچانی گەنج ئەچن ناو تۆمارەکەن حتا لە بەش لە پەیمانگاکان بەڕەپارەیەک شێن بۆی کە لە بواری گەشەی مرۆویە ئەوان سوودمەند ببن ینی خوێنەوەی جەنابەت بۆ ئەم ئارەزومەندێتی خەڵک چۆنە لەوەی کە خەڵک پێشوازێکی باشی ئەوە کات کە لە ڕووی گەشەی مرۆییەوە پەرە بە تواناکانی خۆی بات ئەمە نیشانێکی زۆر گەشە ئەمە نیشانەیەکە کە ئێمە دڵخۆشکەرە کە ئەبینین گەنجی ئێستا بەیاخێکی باشەدا بە پێشکەوتنی گەشەی مرۆیی بە پێشکەوتنی خۆی وەک مرۆڤ بە پێشکەوتنی ئەوەی چۆن خۆی ببێ بە کەسێکی چالاک کەسێکی بڵێن لە ڕووی ئەخاوتن لە ڕووی کۆمیونیکیشن لە ڕووی وتوێژ لە ڕووی وتاربێژیەوە پێش بکەوێت و ببێ بە کەسێکی کارا بتوانێت زمانی جەستەی خۆی باش بەکاربێنێ بتوانێت مشتی خۆی باش بەکاربێنێ بتوانێت شێوەی دەربڕینی خۆی چاکتر بکە بتوانێت شێوەی پەیوەندی بەستنی خۆی چاکتر بکە بتوانێت لە بوارەکانی دیکەی گەشەی مرۆیی هەنگاوی باش بنێت بۆ ئەمە ئێستا باش ئەبینێ بە خوێندنەوەیەکی خێرای ئەو سنتەر و ڕێکخراوانەی کە هەنکاری لەسەرەکەن و لەوەش جوانترەوەیە زۆر جارە بینم کۆمەڵێک گەنج کۆ ئەبنەوە بە یەکەوە پرۆژە ئەەکەن پێکەوە ئیشەکەن لە ڕێگای کۆمپیوتەر و لە ڕێگای ئەو شارەزای باشی کە هەیەە لە بواری تەکنۆلۆژیایی با بڵێن کۆمپیوتەر و زانستی کۆمپیوتەر و لە ڕێگای شێوازەکانی دیکەی تەکنۆلۆژیا ئەوان بێگومان نەوەی ئێستا لە ئێمە زیرەکترن لە ئێمە باشترە بوارانە بەکاردێن و ئەوەش ئەبینم کە چەندین جار پەیوەندیان بە منەوە کردووە گوتویانە ئێمە بۆ نمونە ڕێکخراوێکمان دروست کردووە بۆ پەرەپێدانی پرۆسەی خوێندنەوە ئێمە داواکەین بۆ نمونە نیازمانەیە کتێبێکی تۆ کتێبێکمە لەوداییە کە دەرچوو بوو کتێبی استراتیژیەکانی کاریزما پێش ئەوەش کتێبێکی کە کتێبی ئەندێشەی داهێنەرانە لە هەولێر ڕێکخراوێک لە گەنجان خوێندنەوەیان بۆ کرد کۆمەڵی گەنجان بان کرد کتێبەکەیان پێشتر خوێندبەوە ئەوان خوێندنەوەیەکیان بۆ کرد کە هەندێک بۆ چوونە قسە ڕوو بۆ من زۆر یارمەتیدەر بوو لە ئایندەیە ئەگەر ئەندێشەی داهێنەرانە جارێکی کە چاپ بکەمەوە چاپی دووەمی ئەبێ کۆمەڵە گۆڕانکاری تیا بکەم ئەم گۆڕانکاریانە لەوەوە هات کە گەنجی ئێستا چۆن بیرەکاتەوە خواستی گەنجی ئێستا چییە دیدی گەنجی ئێستا چییە ئەو لە ناو کۆمەلگای ئێستا لە ئێستا و لە ئێرەیە لەم سەردەمە فولتر پڕچرتر پڕتر ئەژێت بە بەراورد لەگەڵ ئێمەیە وێ بە حەقیقەت ئەم بوارە نەوەکانی کۆن و نوێش لێکتر نزیک ئەکاتەوە دیدگەمان ئەگۆڕێ دیا با بڵێن زۆر شت لەگەڵێک ئاڵوگۆڕەکەینەوە ئەوان زیاتر زانیاری بە ئێمە ئەبەخشن ئەوان زانیاری بە ئێمە جاران بە پێچەوانەوە بوو جاران دایک و باوگاجی یانەوەی نوێ زانیاری ئەبەخشی بە نەوەی نوێ یا با بڵێن بە بناڵەکانیان بە کوڕ و کچەکانیان بەڵام ئێستا ئەوان ئەو زانیاریانە بە تایبەت زانیاری کردەیی بە تایبەت زانیاری تەکنەلۆجیا بە تایبەت زانیاری کۆمیونیکیشن و لەیەکتر گەیشتن ئەوان زیاتر لە ئێمە شارەزاترن بەڵام ئێمە ئەوەی ئەتوانین بەوانی ببەخشین ئەزمموی ژیانە دیدگای ژیانە فەلسەفەمان بۆ ژیانە چۆن لە ژیان ئەڕوانین بۆیە لەو گردبوونەوەی لەو بێگەیشتنە لە ڕێگای گۆڕینەوەی دیدگەمان بۆ گەشەی مرۆیی بۆ ئەندازیاری خود ئێمە ئەتوانین مرۆڤێکی چاکترمان لێ دەرچێ مناڵەکانیشمان گەنجەکانی ئێستامان کەسێکی کاراتر و چالاکتر و بەتوانەتریان لێ دەرچێت کاک دکتۆر فازڵ دەستی جەنابەت خۆش بێ لەبارەی ئەوەی کە ئێستا کۆمیونیکیشن ئاستێکی تری بەخۆیەوە بینیوە بەڕێزش لەم بوارەیە چالاکی دووە بەردەوام متابعید بەدووادا چۆنت هەیە ئەوەی کە بەڕێزت باسی کە گەنجەکان پەرۆشێکیان هەیە
ئامرازەکانی کۆمونیکیشنی تازە بە تایبەتی ئەلکترۆنیات و سۆشیال میدیا و لاپەڕە ئەلکترۆنیەکان ئەکری ئەوەش بۆ خۆی وێزگەیەکی باش بێت لەوەی کە خەڵک ئارزومەندێتی زۆری هەیە بۆ پرسی گەشەی مرۆیی و بەشداریکردن لە کۆڕ و سیمینار و ورکشۆپەکان لێرەش گەشەی تەکنۆلۆژیا زۆرەوە باسێکی خێرایە حتا ڕەنگە ئەمە بۆ خەڵکی گوندە دوورەدەستەکانیش ئەو دەسە بەرکار لەوەی کە لە بەشێک لە مەشغولە ڕاهێنانەکان لە زانیاریەکان لەو بابەتی ڤیددیویانەی کە بڵاوکرێنەوە سوودمەند بن خوێنەوەی تۆچی بۆی کە لە هەرێمی کوردستان ئێستا جۆرێک لە دەستڕاگەیشتن بە سەرچاوەکانی زانیاری و معریفە ئاسانتر بووە و ئەکرێ ئەوانەی کە لە بواری گەشەی مرۆیە ئارزومەندن توانەکانی خۆیان پێش بخەن سوودی زیاتر لەم بابەتە ببینن. بێگومان وەک جەنابەت ئاماژە پێکردنیش پێشتر با بڵێن ئاماژەیەکی خێرام بۆ ئەو بابەتە کرد ینی مەسلەی تەکنەلۆجیا و مەسلەی ئیشکردن لەسەر ئۆنلاین بە تایبەت لەسەر ئەو کەناڵانە ئەوە واریەکە هەموو ئەم بابەتانە ئەم دەستکەوتانی مرۆڤایەتی و پێشکەوتنی مرۆڤایەتی لەم بوارەیە زۆر بە ئاسانی بگاتە خەڵکێکە بۆ ئەم شانە بۆ ئەوان دوورە دەستن وەکجاران ئەم شتانە تەنیا لە ناو شارە گەورەکانە نمایش ئەکران یان ڕێک ئەخران بەڵام ئێستا ئەکرێت لە ڕێگای تەکنەلۆجیاوە ئەو شانە زوو بگەنە خەڵک و ئەمەش کراوە یانی ئێستا تەماشا ئەەکەیت هەر لەم ڕۆژانەیە دەستگەیەک کە تازە لە هەولێر دروست بوون کارەکەن لەسەر ئەوەی خەڵکی بەتوانە خەڵکی پسپۆر داوەتەکەن بە تایبەت ئەو خەڵکانی کە لە بواری گەشەی مرۆیی پێشکەوتون یا با بڵێن بەتوانان بانیانەکەن داوایان لێکردن ئەڵێن ئێوە وەرن وانەکانی خۆتان سیمینارەکانی خۆتان حتا محازەرەکانی خۆتان لای ئێمە تۆمار بکەن ئێمە وا لە خەڵکەکەین بێن ناوی خۆیان تۆمار بکەن و ئەو گویان لەو بابەتانە بێت دیار ئەوانش مەرجی خۆیان هەیە چۆرەوەیان ساز کردووە بەڵام منیان داوت کە منێکێک ملوانەی کە لەم ڕۆژانەیە چەند بابەتێکم بۆ تۆمارکردن پێم گەلێک پێم خۆش بوو کە ببینم گەنجی ئاوا زیرەکمان هەن لە بواری تەکنەلۆجیا لە بواری ئایتی ئەوەندە زیرەک بن ئەم شتە بە جوانی ڕێک بخەن بیگەێنە خەڵکانێک کە ڕەنگە وەکو جەناب لە فەرمی لە دەیەکی دوور نەتوانێت بێت بۆ ناو شار کە گوێ لەو شتانە بێت کە سوودیان لێ وەربگرێت و ئەو گەنجانەی ئێستامان بەشێکی زۆریان کە لەو بوارە کارەکەن ئاگداری شتە نوێیەکانی جیهانن ئاگداری پێشکەوتنەکانی جیهان ئاگداری پێشکەوتنەکانی ئاخرشت کە لە هاروارد زانکۆی هاروارد بڵاوێ کاتەوە دەربارەی کۆمەنیکیشن دەربارەی ئاسانکاریەکانی کۆمەنیکیشن چۆنێتی بەکارهێنانێ چۆنێتی ئەوەی کە بتوان خەڵکێکی زۆر دەستی بگاتەوە کوان ئەکسێسی هەبێ بۆ ئەو شتە ئەمە بۆ خۆی دیاریەکە دیارێکی زۆر گەورەیە بۆ کۆمەلگەی ئێمە کە گەنجی ئێستامان گەنجی بەتوانای ئێستامان گەنجی ئەم سەردەمەمان بە نیشتیمانی خۆیانی ئەبەخشن بە کۆمەلگەی کوردی ئەبەخشن بە کۆمەلگەی کوردستانی ئەبەخشن بۆ ئەوەی کۆمەلگەی کوردستانیش بە هەنگاوی خێراتر بگا بە ئاستی پێشکەوتنی جیهان. کاک دکتۆر فازڵ بەرەو کۆتایی بەرنامەکە ئاچین بەس پێم خۆشە جەنابەت لەم بوارەیە چەند کتێبێکت هەیە و ژمارەیەکی زۆر بەرچاو لە ڕاهێنانت کردووە لە زانکۆ و لە قوتابخانەکانی حکوومەت هەرێمی کوردستان و لە ناوەندە ڕۆشنبیری کولتورەکانیش ئەوەی کە لەو ماوەی ڕابردوو بەری کەوتویت و ئیسینتاژە کردووە گەشتبینیت خۆشحاڵی خۆشببینی بۆی کە بەری کەوتویت هەستەکەی کە گۆڕانێکی نەوعی هەیە لەو ماوەی چەند ساڵی ڕابردووە کە ئێوە ڕەنجێکی زۆرتانەوە خۆبەخشانە کارتان کردووە ژمارەیەک ڕاهێنەری تر لەم بوارەیە کاریان کردووە هەروەی کە جەنابەت باسی کرد ژمارەیەک ڕێکخرا و ناوەندی ڕۆشنبیری لەم بوارەیە خزمەتیان کردووە ئێستا کە سێری ئەو چالاکی و جوم و جۆڵ و بەرهەمە پێشکراوە ناکەیت هەستەکەی دەرەنجامەکەیە. بەڵێ یەکەم بە لە وشەی گەشتبینیەوە دەست پێ بکەم کە من زۆر گەشتبینم بەم هەنگاوە باشانەی کە لەم بوارەیان نراون چی لەناو وەزارەتەکان بۆ نمونە ئەو پرۆژەی کە ئەم ساڵ کارم لەسەر کرد لە چوارچێوەی وەزارەتی پەروەردە کە پرۆژەیەکە لە پرۆژە باشەکانی کوردستان تەنیا لە پرۆژە باشەکانی وەزارەتی پەروەردە ئەویش ئەوەیە ڕاهێنانی 600 ڕاهێنەر
کە دەست بەکار بن لە ناو قوتابخانەکانی با بڵێن 600 ڕایەنەر لە بواری پەروەردە من بۆ خۆم کە بریتیە پرۆژەکە بریتی بوو لە دوو بەشێکی دیداکتیکە کە مامۆستافای قسایی دەیبا بەڕێوە ئەو بۆ خۆی پسپۆڕێکی زۆر ناسرا و زۆر بە ئەزمون و زۆر شارەزایە لە بواری دیداکتیک و پەروەردە بەشی دووەمی پرۆژەکە ئەوە پەیوەندی بە منەوە من ئەیبم بەڕێوە با بڵێن من تایە ڕاهێنەرم کە ئەو بەشەیان کارکردنە لەسەر زمانی جەستە بۆ مامۆستای کارە یا زمانی جەستە لە ناو پۆلە زمانی جەستە لە ناو با بڵێن بەڕێوەبردننی پۆلە مامۆستا چۆن زمانی جەستی باش زمانی جەستی بە شێوەیەکی باش بەکاربێنێ بە شێوەیەکی دروست بەکاربێنێ بۆ ئەوی ببێ بە مامۆستایەکی کارە ئەمە بەشێکی پرۆژەکەی بەشێکی تریشی دەنگە کارکردنە لەسەر دەنگ ئەویش ئەوەیە کە مامۆستا چۆن دەنگی باش بەکاربێنێ دەنگی بگا دەنگێک بەکاربێنێ کە دەنگێکی زیندوو بێ زۆر جارێ مەڵێن جەستەی دینامیک لە دەربڕینە بەڵام لە حەقیقەتە شان بەشان جەستەی دینامیک شتێکی کە پێویستە ئەویش دەنگی دینامیکە دەنگی دینامیک ئەو دەنگە زیندووەیە کە بەرامبەر حەزەکە گوێی لێ بگرێت کە کاریگەریە لەسەر دەنگ ئەمجا ئەو پرۆژەی ئێمە لە بواری پەروەردە کارکردنە لەسەر بەنسبەت منەوە ئەوەی بەش بە حاڵی من پەیوەندی بە منەوەیە کاریگەریەتی هەیە لەسەر ئیشکردن لەسەر زمانی جەستە هەروەها ئیشکردن لەسەر دەنگ لە ڕوویەکی کەیشەوە بەنسبەت دواکاری من ئەوە بوو کتێبی سێبارە چاپکردنەوەی کتێبی استراتیژیەکانی کاریزما کە لەلایەن سنتەری دیالۆگی کوردستانەوە چاپکرا بە سوپاسەوە کە ئەمەش بۆ خۆی کتێبێک کە هەر ئەڕژێتە ناو گەشەی مرۆییەوە بایەقدانی من لەم ساڵانش بە کاریزما خۆشحاڵانە لەو کتێبەیە ڕەنگیدایەوە کە لە ماوەیەکی کورتە ئەوە ئێستا چاپی سێیەمی بەردەستی خەڵک کەوتتە بەردەستی خەڵک دەستخۆشکاری دوکتۆر فازڵ سپاس بۆ هەموو زانیاریەکانت ومێد دەکەم کە تەمەەن دەرفەت بعد لە داهاتووە زنجیرێ بەرنامە بکەین لەسەر ئەندێشەی داهێنەرانە استراتیژەکانی ژیان استراتیژەکانی کاریزما کە زنجیرە هەوڵێکی گەورەی جەنابتە و بەڕاستی کۆمەڵە هەوڵێکی بەنرخن من کتێبەکانم خوێندوونەتەوە و زۆرش سوودەم لێ بینیون و ومێدی شەکەم کە بتوانین لە داهاتووە هەرێکێ لەو بابەتی ئەندێشەی داهێنەران و استراتیژەکانی ژیان و ئەو جوودە باشانی جەنابەت کردوتە گفتوگوی لەبارەوە بکەین و بەرنامەی تایبەتی لەسەر بکەین سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت سپاس بۆ ئێوە بە خۆشحاڵیەوە هیوادار ئەو پرۆگرامانە ئەنجام بدەین زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشت ئەزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکە تا ڕافەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت